بڕیارماندا بە ڕاگررتنی سەررجەم گەشتە بەهارەیەکان هەتاوەکو ساڵی ئایندەی خوێندن. زۆر سپاس بەداخەوە میێوارە و ڕووداوە هەمومان ڕاستڵەکان شاری سلێمانی ڕاستڵەکان ڕوودانی وەرگەڕانی پاسی گەشتی ئەو خوێنکارانە لەخوای گەورە بەزیابێ ڕووداوەکە مردنیتیان نەبوو، بەڵام بەداخەوە بەشێک لە مامۆستایان و خوێنکاران بریندار بوون. ئێمە لەگەڵ مامۆستا نەژاد لەگەڵم بەڕێزانە جەنابی دکتۆر وەستافی ئێرە بریندارەکانمان بەسەر کردەوە، لەخوا بەزیابێ بەشی زۆریان تەندروستیان جێگیرە و پێم وابێ مامۆستایەک پێویستی بە نەشتەرگەریە بەیانی بۆ یەکەنێکێ لە خوێنکارەکان ئێستا لە نەشتەرگەریایە. سوپاس بۆ نەخۆشخانەی ڕوونە شێخە، سوپاس بۆ برای بەڕێزم کاک شێخ فاخیر کە ئەمەرکەی خستە سەرشانی خۆی. ومێدەوارین ئەم ڕووداوە جۆرە ڕووداوانە دووبارە نەبنەوە و ئەم خۆشەویستانش کە لێرە ماون بە تەندروستی باشەوە نەخۆشخانە بەجێبێڵ. سپاس بۆ بەڕێز چۆن لای مامۆستا نەژاد مامۆستا دۆخی ئەو منداڵە چۆنە کە لەسەر ناو نەشتەرگەریایە؟ بەداخەوە دیارە کارەساتیشی ناخۆش بوو بۆ سلێمانی، بۆ ئێمەش وەکو پەروەردە و مامۆستایان و کەسوکاری قوتابیان و خوێندکاران. ئێستا ئەو خوێندکارە لە ناو نەشتەرگەریایە، لە هۆڵی نەشتەرگەریایە. ومێ دەکەین نەتیجەیەکی باشی هەبێ. یەکێ لە مامۆستاکان بای نەشتەرگەری بۆکرێ، باوکی ئەو خوێندکارێکی سەر نەشتەرگەریە ئەویش تۆزێ بای تەندروستی تێک چوە و لەژێر چاودێری پزیشکایە. خوێندکارێکی دیکەش ماوەتەوە. ومێدەوارین ئەم کارەساتە خوا بیکا بە خێر و بەرەکەت بەسەر کەسوکاریانە بڕژێنێ. بەداخەوە هەمومان نیگەرانی بەم بارودۆخە و ئەوەی کە ماوەتەوە بڵێم زۆر سپاسی سەررجەم کارمەند و پزیشک و بەڕێوەبەری نەخۆشخانەی شار و نەخۆشخانەی ئەنوێر شەخا. سوپاسی تایبەتمان بۆ کاک شێخ فاخر کە ئەرچی هەموو ئەو خوێندکارانێک کە پێویستیان بە دەرەوەی نەخۆشخانە حکوومیەکان و گرتیە ئەستۆ. سوپاسمان بۆ جەنابی وەزیر کە لە یەکەم سانیە و لە سەر خەتە لەگەڵمان. سوپاس بۆ بەڕێزان جێگری پارێزگار و هەموو بەرپرسە حکوومیەکانی ئەم شارەکە لە سەر خەت بوون. وا دەمێ زۆر سوپاسی تایبەتم بۆ بەڕێز سەرۆکیەتی کە نوێنەری تایبەتینار بۆ لامان بە هەمان شێوە هەموو ئامادەیەکی دەربڕی هەم لە ناوخۆ هەم لە دەرەوە بگرێتە ئەسوور. بەس لە واکرێکە ئەو منداڵەیە قۆڵی زیانێکی زۆری بەرکەوتووە، مەترسی لە دەزانیە؟ بەداخەوە زۆر زیانی بەرکەوتووە، بەڵام ئێمە نازانین ئایا لە دەستی ئەدادی ئامێنێتەوە لەبەرەوە بێتە چاوەڕێی نەتیجەی نەشتەرگەریەکە بکەیت. باسێکی زۆر ئەمڕۆ سەردانی سەیرەگاکانی کرد، بەیانی سەیران نەکرێ؟ بڕیارماندا بە ڕاگررتنی سەررجەم گەشتە بەهارەیەکان هەتاوەکو ساڵی ئایندەی خوێندن بە میکانیزمێکی ورترەوە ئەو بابەتە ڕێگەخێنەوە. لە ساڵی داهاتووە بڕێ لەسەرەوەیان کە نابێ بچنە شوێنە دوورەکان؟ قۆناغ شوێنیان بۆ دیارەکەین. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان.